لارەکانی هەفتەی 16 خولی نایابی کوردستان برایەتی لە شاری هەولێر و لەسەر یاریگای خۆی میوانداری دەربەندیخانی کرد. لا سەرەتای یاریەکەوە دەربەندیخان لە برایەتی خاوەن ماڵ باشتر دەدەکەوت و چەندین دەرفەتی بۆ هەڵکەوتاوەکو بربەستی یەکسانی بشکێنێت. برایەتی لە نیوەی یەکەم تەنها بەم لێدانەی عەبدوڵڵا خەلیل هەڕەشەی لە میوانەکەی کرد تۆپ ڕێگای دەرەوەی گۆڵی گرت. لە خولەکی 45 یاریەکە موحەممەد سابیر با لێدانی گۆشە توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن بۆ دەربەندیخان تۆمار بکات. لە نیوەی دووەم و لە خولەکی 56 موحەممەد سابیر زارێکی دیکە توانی تۆڕی گۆڵی برایەتی بهەژێنێتەوە و دەربەندیخان بکاتە خاوەنی گۆڵی دووەم. برایەتی فشارەکانی بۆ سەر گۆڵی میوانەکەی دەست پێ کرد و ئامانجی کەمکردنەوەی جیاوازیەکە و دواتر یەکسانکردنەوەی یاریەکە بوو. دەربەندیخانیش بەهێز شەڵگەڕاوەکانی لە هەوڵدا بوو یاریەکە لەسەر خۆی ئاسام کات و سەرکەوتن مسۆگەر بکات. لە خولەکی 8 هەورە و حەمەد تۆپێکی بۆ بیلال ساڵحی هاوڕێی بەرز کردەوە و ئەویش بەسەر گۆڵ یەکەمی بۆ برایەتی پێتۆمار کرد. هەورە هەوڵی گۆڵی دووەم و یەکسانیشیدا بەڵام تۆپەکەی گۆڵپارێز و ستونی دەربەندیخان جێڕایەنەوە. بارزانی گۆڵپارێزی برایەتی لە ناوەڕاستی یاریگاوە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا. ئەیوب محەممەدی گۆڵپارێزی دەربەندیخان وەڵامی نەخێر بوو بۆی. دوای تەواوبوونی 90 خولەکی کاتی یاسایی و 5 خولەکی کاتی زیاد کرا و یاریەکە بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی دەربەندیخان بە کۆتا هات. یەکەم یاری قۆناغی دووەمانە لە یاریگای برایەتی بەڕاستی یارێکی زۆر قورس بوو بە تایبەتی شەوتی دوو کۆنتترۆلی یاریگایان کردەوان توانیان خۆیان بسەپێنن بەسەر یاریەکە کۆنتترۆلی یاریگا بکەن بەڵام بەرحاڵ لە دەرەوە یاریگای خۆ یەکەم یاری و لە قۆناغی دووهام بتوانی دوو گۆڵ لە برایەتی بکەین نەتیجەیەکی زۆر باشە. یاریزانەکانمان بە تایبەتی شەوتی یەک واجباتیان لە 100% جێبەجێ کرد بەدلی دوو هەندێک گەڕینە دواوە و زەختێکی زۆری لەسەر دروستکردین. ئیشەڵا بتوانین بۆ یاریەکانی داهات و باشتر بین لە هەردوو گەمەکە بتوانین و باشی یاری بکەین. بەگشتی ئەمڕۆ یەکەم یاری قۆناغی دووەمە خۆدانزان قۆناغی دوم خاکۆکردنەوە تۆزە زەحمەتە دەربەندیخانی ژیانیەکی زۆر باشە بە باشی خۆیان ئامادە کردووە. ڕاستی ئەمە وا بوو لە گێمی یەکەمە باشی دەرنەکەوتین بەڵام لە گێمی دوماتوانم بڵێم لایەنی کەم مستحقی ئەو بین کە تەعادول بین لە یاریەکە. بەس سواز بۆ خۆی گەورە ئیتر تۆپانیە ژاوایە دەربەندیخانیشتی بێکی باشە یاخوا پیرۆزنیابێ. بەمەنجامە دەربەندیخان بە کۆکردنەوەی 23 خاڵ هەڵکشایە خانەی چوارەمی ڕیزبەندی و برایەتیش بە 20 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی نوێیەم. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.